هەوڵەکان بۆ گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ سەر حکوومەتی ناوەند بەردەوامە بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە کۆبوونەوەی وەزیری پەروەردە و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی دیاریکردنی بەشە بودجەی مامۆستایانی خوێندنی کوردی ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم کراوە تا لە بەشە بودجەی گشتی عێراق جێبکرێتەوە. خۆشبەختانە دوای ئەوەی کە نظامی حکوومەتی عێراقی بانگێشەکات بۆ هەموو وەزارەتەکان وەزیری پلاندانانی بان کرد و ڕۆژێ پێشتر دواتر دوێنەکە وەزیری پەروەردەی عێراقی بان کردووە. ئێمە لەوێ لە دەمی نەرمین خانەوە کە ئەندامی لیژنەی مالیەیە لەوێ باس لەسەر بابەتی گواستنەوەی نەقلی ئەم میلاکاتانە کراوە لە ناوچە دابڕاوەکان. دیارە ئەمە خۆی بۆ خۆی نهاتوە مەسەلەن تەنها مەسە شخصێک بە دوای کەوت بێت و یان حەزی ئارەزووی خوێندنی کوردی بێ بۆ گواستنەوە. ئەمە بەرنامجی حکوومەتی سوودانی بووە دوایەوەی ڕێککەوتن لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکان بڕیاریاندا کە ئەم گواستنەوە بکرێت. فشار و هەوڵە بەردەوامەکانی یەکێتی مامۆستایان و دەستەی مامۆستایانی ناڕازی بە هۆکاری گەڕانەوەی ڕاژەی مامۆستایان بۆ سەر ناوەند دەزانرێ. یەکێتی مامۆستایانیش بۆ چاودێریە و بابەتە بڕیارە سەردانی بەغداد بکەن و لە نزیکەوە چاودێری هەنگاوەکان بکەن. شەوەی تەصدیقی بکرێت بە دواداچوون و متابعەی بکرێت کاوە لە هەمووی گرنگترە لەم متابعەیە ئێمە بە تەماین وەکو یەکێتی مامۆستایان سەردانی بەغا بکەین چکە ئەم متابعە و بە دواداچوونە بۆ ئەوەیە بۆ ئەوەی کەس نەیکا بە سیاسی چکە ئەمە کارێکە بەڕاستی هەم مادەی 140 باس کراوە هەم جوهدێکە هەم حەقێکی ڕەوای مامۆستایانی ناوچەدا بێنراوەکانە بۆیە بەڕاستی ئێمە بە وردی متابعەی بابەتەکەکەین. ئێمەی ناوچە جێناوکار داوای خاڵی سەرەکی بان ئەوە بوو کە ئێمە مادام لە شاری خۆمانین لە شاری کەرکووکین کەرکووکیش هەتا ئێستا ئیداریە سەر بە ناوەندە داوامان کرد کە میلاکی مامۆستایان لە هەرێ بۆ بگوازێتەوە بۆ بەغا. دیار بۆ ئەو کاتە مەسەلەکە بەس کردیانە مەسەلەیەکی سیاسی حزبە سیاسەکانی کوردستان بە تایبەتی ئەوانی دەسەڵات ڕازی نەبوون کە ئەم بەندە جێبەجێ یا ئەم داواکاریەی مامۆستایانی کەرکووک جێبەجێ بکرێت. سوپاس بخوا ئێستا گەیرەتە ئەو قەنەعەتەی کە ئێمەی کەرکووکی کە لە شاری خۆمانین پێویستە موچە و ژیانمان هەر لەم شارە بێ. لە شاری کەرکووک نزیکەی 7800 مامۆستا یاریەمی کوردستان لە خوێندنی کوردی وانە دەڵێنەوە. لە کۆی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 13000 مامۆستای هەرێمی کوردستانەیە. 1500 مامۆستا لە کەرکووک سەر بە ناوەندن و لە قوتابخانەکانی خوێندنی کوردی وانە دەڵێنەوە. ئەمە جگە لە 1025 مامۆستای وانە بێژ کە حکوومەتی ناوەند بۆ خوێندنی کوردی دای مەزراندووە. چەند ساڵێکە هاوشێوەی فەرمانبەرانی دیکەی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە موچەکانیان دواخراوە یاخود پاشەکەوت کراوە. بۆیە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوا دەکەن ڕاژەکانیان بخرێتە سەر وەزارەتی پەروەردەی عێراق. لە ئێستاشدا جوڵەیەک لەم کەسێدا هاتووەتە ئاراوە و پێدەچێت ئەنجامێکی هەبێ. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.